بەڕێزان بۆ زانیاری زیاتر لە سەرڕووداوی کوشتنی هاوڵاتیانی ناوچەی باڵەکاتی پامنێرمان ئازاد وەمەراوەیی لەگەڵماندایە. ئازاد سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. چ زانیاریەکی تازەت لە سەبارەت بەم ڕووداوەی کە لە ناوچەکە ڕووی داوە؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی بەڕێز بێت. وەک لە گەشتەکانی تر لەم پێشەش ئاماژەتان پێدا دیارە ئێوارەی دوێنێ کەوا چوار چوونەتە ناو ئاخەکانی خۆیان حزبەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان دیارە حزبی کۆمەڵێژێری زەحمەکێشانی کوردستان ویستیانە داری ئەو هاوڵاتیانە ببڕن. ئەو هاوڵاتیانەش ناڕازی کەوادارەکانیان ببڕن کاتێکە دەمەقاڵیان لە نێوانی بێتر سەگدارەکانی ئەوان سەرجی لەم هاوڵاتیانە چوار دابوونا گیانیان لە دەستدا بۆ هەردووە بە دوای داوە دیارە خزم سوکارەکانیان و بەشێکی زۆری خەڵکی ناوچەی باڵەکایەتی سێتە ئەو ناوچەیەوە بە ژمارەیەک پارێگانەیەوە حزبی کۆمەڵی کێشان و حزبی دموکرات لەو ناوچەیە پارێگای هەردوو پارتەکانیان لەو ناوچەیە سووتان و ئەوان ناوچەیان نەماون باشە وڵاتیێک لەو ناوچە شاقاویان نەماونەتەوە مەبەستەوەی کەوا لە ئێستادا ئەمان داوای وەکەن کەوا بکوژان ڕادەست بکرد بەپێی ئەو زانیاریە نافەرمانی کەوا دەستێمە کەوت نزیکەی 16 کەس چەکدارەکانی دموکرات و حزبی کۆمەڵی زەحمەکێشانی کوردستان لە ئێستادا دان هێزەکانی سلمانەوە دەستگیر نابن. ئەوەی بۆتە مای لای هاوڵاتیانی دەبەری باڵەکایەتی لە ئێستادا ئەوەیە حزبی کۆمەڵی شۆڕەجێت زەحمەکێشانی کوردستان ئێران کەوا لە بەیانێکدا ڕایگەیاندووە ئەمەش هاوڵاتیان تەواو نیگەران کردووە لەوەیە ئاماژەیان بۆدا هاوڵاتیان سەگدار بوونی لە کاتێکدا باڵەکایەتیڵێ ئەوان پێ نەبووە بەعەکسەوە چەکدارانی ئەو لەو هاوڵاتیانە برینداری لێکەوتن. بەڵێ ئازاد وەمەراوەیی پامنێرەی پێم لە سۆرانەوە ڕاستە و خۆ لەگەڵمان بۆی سپاس بۆ زانیاریەکانت.